وتەیەک بە بۆنەی ڕۆژی کۆبانیەوە. ئەمڕۆ 1 نوامبر ڕۆژی جیهانی کۆبانیە. ئەو شارە کە بوو بە قەڵای بەرخۆدان لە بەرامبەر هێزە تاریک پەرستەکان و هێمای خۆراگری لە جیهاندا. داستانی قارەمانانەی کۆبانی لە 15 ئەیلولی 2014 دەستی پێکرد کە ژمارەیەکی کەم لە شەڕوانان بەرگریان لە کۆبانی دەکرد و توانیان بۆ ماوەی 20 ڕۆژ ڕێگا لە بەرەو پێشچوونی داعش بگرن. ئەو بەرخۆدانە بێهاوتایەی شەڕوانانی کۆبانی بە تایبەتی ژنان بوونە سمبولی ئازایەتی و ئازادی و بەرخۆدان و وەستانەوە لە دژی تاریکی. دوای 134 ڕۆژ لە بەرخۆدان و تۆمارکردنی داستانی قارەمانانە توانرا لە 26 کانونی دووەمی 2015دا کۆبانی بە تەواوەتی لە دەستی داعش ڕزگار بکرێت و لە دوایین کوچە و کۆڵانی کۆبانی وە دەربنرێت. ڕۆژی 1 2014 ژمارەیەکی زۆر لە ئازادی خوازانی جیهان لە کوردستان و جیهان هاتنە سەر شەقام و پشتیوانیان بۆ ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند و دوای ئەمەش ڕۆژی 1 تەشرینی دووهەمی هەموو ساڵێکیان وەک ڕۆژی جیهانی کۆبانی دەستنیشان کرا. ڕۆژی شەممە 1 نوامبری ساڵی 2014 لە 46مین ڕۆژی خۆراگری و خەباتی قارەمانانەی خەڵکی کۆبانی لە بەرامبەر وەحشیگەری هێزەکانی دەوڵەتی ئیسلامی داعش ئەم ئامرازەی ئیجرای سیاسەتی هێزە ئیمپریالیستیەکان و دەوڵەتانی کۆنەپەرست و فاشیستی ناوچەکەدا سەدان هەزار کەس لە زیاتر لە 100 شاری گەورەی دنیا بۆ پشتیوانی لە کۆبانی هاتنە سەر شەقامەکان. ئەوان وێڕای تاییدکردنی تۆماربوونی ڕۆژی ئەوەڵی نوامبر بە ناوی ڕۆژی کۆبانی لە لاپەڕەکانی مێژوو خەباتی خەڵکی ئازادی خوازی دنیادا پشتیوانی و پشگیریان بۆ دیفاع و خۆراگری و خەباتی لێبراوانە و تا ئاخرین پشووی خەڵکی کۆبانی لە مەوجودیەت و دەستکەوتەکانیان کردووە. هەزاران کەس لە کەسایەتی سیاسی، ئەدەبی، هونەری و ئینسانی ئازادی خواز و پێشکەوتن خواز و ئەحزاب و سازمانە چەپ و کۆمۆنیستەکان لە سەر تاسەری دنیادا لە بانگەوازێکدا داوایان لە خەڵکی ئازادی خواز تێکۆشەر و عەداڵەت خواز کردبوو کە ڕۆژی 1 مانگی نوامبر بێنە سەر شەقامەکان و بۆ پشتیوانی لەم خۆراگریە کەموێنە و مێژوویە خۆپیشاندان بکەن. ئەم بانگەوازە لە ئاستێکی بەریندا لە زیاتر لە 100 شاری گەورەی دنیا وڵامی ئەرێنی وەرگرتەوە و بە سەدان هەزار کەس لە وڵاتانی ئوروپا، ئاسیا، ئافریقا، ئەمریکا و کانەدا و بەتایبەت لە شارە جۆرا و جۆرەکانی کوردستان ڕۆژی ئەوەڵی نوامبر هاتنە سەر شەقامەکان و پشتیوانیان لە خۆراگری و خەباتی خەڵکی کۆبانی کرد. کردەوەیەکی بێوێنە لە سەدەی 21دا کە دەکرێت ئەو لەگەڵ پشتیوانی و پشگیری جیهانی لە ڤیتنام یان فەلەستین و یان لە دژی ئاپارتایدی نژادی لە دەیەکانی 60 و 70 سەدەی ڕابردوودا بەراورد بکرێت. بەڵام چۆن ناوی کۆبانی ئەم شارە چکۆلە لە سنوورێکی دوورکەوتووی نێوان سووریا و تورکیا توانی ناوبانگێکی جیهانی دەستەبەر بکات؟ هۆکارگەلێک بوونە هۆی دەستەبەرکردنی پشتیوانی و پشگیری ویژدانە وشیارەکان و خەڵکی شەریف و مافخواز بۆ کۆبانی؟ وەڵامەکەی ئاسانە. گرنگترین هۆکاری ئەم حەرەکەتە جیهانیە ئیسالەت و ڕەوابوونی خۆراگری و خەباتی خەڵکی کۆبانی بە کورد و غەیرە کوردەوە بوو. خەڵکێک کە لە گەرمەی شەڕ و کوشتارێکدا کە دەوڵەت و هێزە سەرمایەداریەکان لە ناوچەکەدا خستویانەتەڕێ بە ئیرادەیەکی پتە و بڕیاریاندا خۆیان سوکانی چارە نووسی خۆیان بەدەستەوە بگرن. خەڵکێکی کە لێبراوانە بڕیاریاندا بۆ دیفاع لە مەوجودیەت
حاکمیەت و دەستکەوتەکانیان بچنە مەیدانی نەبەردێکی نابەرابەر بەڵام قارەمانانە و تا ئاخرین هەناسەر لەگەڵ دوژمناندا و خەباتێکی ئەسیل و ڕەوا بەرنەپێشێ. ڕەسەنایەتیەکی لەم چەشنە لە بارودۆخی ئەمڕۆدا کە هێزە ئیمپریالیستی و ناوچەیەکانی سەرمایەداری بە هێزە وەحشی و کۆنەپەرستەکانی ئامرازی دەستی دنیایان نائەمن کردووە کەم وێنە شیاوی تەحسین و جێگای پشتیوانی بەشەریەتی وچیار و تێکۆشەرە. بەم خۆڕاگریە کۆبانی نیشانی خەڵکی دنیایدا کە نەتەنیا ڕێگای بەرەنگاربوونەوەی جددی لەگەڵ هێرشی هێزە تا ئەو پەڕ کۆنەپەرستەکانی وەک داعش بەڵکو ڕێگای بەرەنگاربوونەوەی دەخاڵەتگەری هێزە ئیمپریالیستی و حکوومەتە کۆنەپەرستەکانی ناوچەکەش تەنیا بە مەسیری خەباتی جەماوەری لە چەشن و شکڵ و شێوەی جۆراوجۆریدا دەڕوات. پشتیوانی ڕایگشتی جیهانی و بەشەریەتی پێشکەوتن خواست لە خۆڕاگری جەماوەری خەڵکی کۆبانی لە ئاوا ئاستێکدا لە هەمان حاڵدا کە نیشانەی نەفرەت و بێزاری قوڵیانە سەبارەت بە دەخاڵەتی هێزە سەرمایەداریەکان و دەوڵەتانی کۆنەپەرست و جەنایەتکاری ناوچەکە دیفاع لە حەیات و چارەنووسی جەماوەری خەڵکیش بوو. دەخاڵەتێک کە بۆتە هۆی کوشتار و وێرانی و ئاوارەبوونی ملوێنی و هەژاری و فەلاکەتی ئابووری لە دنیادا. نیشانەی قین و تووڕەیش بوو لە کردداری وەحشیانەی گروپ و ئەحزابی کۆنەپەرست و دژی بەشەری ئیسلامی. بەڵام پشتیوانی لە خۆڕاگری خەڵکی کۆبانی تەنیا حرەکەتێکی ئیحساسی و ئەخلاقی نەبوو، بەڵکو ڕەنگدانەوەیەکی مادی و عینی بەخۆیەوە گرت. کۆبانی پێویستی بە پشتیوانی ڕایگشتی خەڵکی دنیا هەبوو لەبەر ئەوەی چارەنووسی ئەم خۆڕاگریە قارەمانەیە تەنیا لە مەیدانی شەڕی نابەرابەر لەگەڵ داعش و دەوڵەتانی پشتیوانیدا لە شەڕی خیابانی و کۆڵان بە کۆڵانی کۆبانیدا دیاری نەدەکرا. ناڕزایەتی و خۆپیشاندانی بەرین و بەردەوام لە ئاستی جیهانیدا گوشاری ڕایگشتی لە دژی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان و دەوڵەتانی ناوچەکە کە پشتیوانیان لە داعش دەکرد زۆرتر کرد و ئیجازەی نەدا کە ئەوان درێژە بە جەنایەتەکانیان بدەن لە دژی خەڵکی کۆبانی و بەردەوام بن لەسەر ئیجرای پیلان و نەخشەکانیان. کۆبانی ئێستا لە بەردەم کۆمەڵێک مەترسی و پیلاندایە لەلایەن ئامریکا و دەوڵەتانی ناوچەکەوە. هەوڵیان بۆ لە نێوبردن و سڕینەوەی ئیدە و بۆچوونی ئیمکانی پەیڕەوکردنی حاکمیەتی جەماوەری خەڵک بەسەر چارەنووسی خۆیاندایە. شکستپێهێنانی ئەزمموی کانتۆنەکان و شکاندنی خۆڕاگری چەکدارانەی جەماوەری و بەلاڕێدابردنی خەباتی سربەخۆ و ئەسیلی خەڵکی کە لە دیفاع لە بەرژەوەندی و قازانجی خۆیاندایە. دەوڵەتانی تورکیا و ئامریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵ بۆ کردنی بزوتنەوەی خەڵکی کوردستانی سووریا بە بەشێک لە استراتیژی سیاسی خۆیانەدەن. هێزەکانی شۆڕای ملی سووریا و ڕەوتە تەرۆریستە سونیە میانەڕەوەکان ئالتەرناتیوی جێی سەرنجی ئامریکا و باقی هێزە ڕۆژاوایی و هاوپێمانە کۆنەپەرستە ناوچەیەکانن بۆ داهاتووی سووریا. ئالتەرناتیوێک کە بەهۆی ماهیەتی سەرمایەدارانە و هەڵوێستێکی فرقەیی و شیوێنستی کە هەیانە سەرەتایەترین مافەکانی خەڵکی سووریا و خەڵکی کوردستان بەڕەسمیەت ناناسێ. یەکێک لەو مەترسیە بنەڕەتیانەی کە هەڕەشە لە چارەنووسی بزوتنەوەی خەڵکی کوردستانی سووریە دەکات ناکامیە لە شکڵدان بە پێکهاتەیەکی سیاسی و ئیداری کە درێژە و بەردەوامی بەشداری خەڵک لە ئیدارەی کاروبار و دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆیاندا فراهەم بکات. گرتنە پێشی ڕەواڵی نادیموکراتیک لە سەرووی شۆڕا یان ئەنجومەنەکانی هەڵبژێردراوی خەڵکەوە بە شێوەیەک کە ئیمکانی دەسڕاگەیشتنی ڕاستەقینەی کرێکاران و زەحمەتکێشان بە ئەهرومەکانی دەسەڵات ناممکن بکات، سنووردارکردنی ئازادیە سیاسیەکان، نەرمنواندن لە بەرامبەر گەندەڵی ماڵی و ئیداریدا،
هەوڵ نەدان بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی زۆربەی خەڵکو بە شێوەی گشتی بێگانەبوونی خەڵک لەگەڵ ساختاری سیاسی حکوومەت لە زمرەی ئەو مەترسیانن کە هەڕەشە لە بزوتنەوەی کوردستانی سووریە دەکات. بێگانەبوونی خەڵک لەگەڵ دەسەڵاتی حاکم توانایی خۆراگری لە بەرامبەر مەترسیە دەرەکیەکانیان لێدەستێنێ. حزوری ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش کە ئێستا لە هێڵی پێشەوەی بەرەی شەڕدان لەگەڵ دژمن دەبێت لە ڕێبەری ناوەندەکانی حاکمیەتی جەماوەریدا جێگیر و نەهادی نەبکرێت. حزوری ئەم هێزە لە مدوریەتی ئابووری کۆمەڵگادا بەرەو پێشچوونی ئەزمموی حاکمیەتی جەماوەری و دابینبوونی ئازادیە سیاسی و دموکراتیکەکان تا ڕادەیەکی زۆر زەمانەت دەکات.